ڕەنگە سەماعی پرسیار بێت لا تەنەم چاویلکەی من چاویلکەی جوانکاری نییە وایە ئەو دەستکێشەی کە لە دەستیشماندایە دەستکێشێکە بۆ کارکردن بۆ ئەو کارانەی کە لە ماڵەکانی خۆماندا ئەنجام دەین بەڵام هەندێک جار بەبێ ئەوەی مەترسیەکانی لێک بینەوە یان بەبێ ئەوەی بزانین مامەڵەیان لەگەڵ ئەکەین و بەداخەوە چەندین ڕووداوی نەخوازراوی لێکەوتێتەوە بۆ نمونە من دەمەوێت شتێک تون بکەمەوە ئەمە باشە لێ شێزانم چۆن بەکارێ ئەوەی باش بەکارێناوە ینی بەڵێ بەڵێ زۆر باش لەبەرەوە ئەمڕۆ ئەم تەوەرەمان تەرخان کردووە بە لە سادەکانەوە دەست پێ دەکەین بۆ ئامێرە قورسەکان بۆ نمونە کەسێک لە ماڵەوە ئامێرێکی باخ بڕینی هەیە ئامێرێکی بڕینەوەی هەیە بڕەدی پیاڵەن موشاری پیاڵن دارێک ئەبڕێتەوە کۆستەرەی هەیە هەندێک ئێستا خەڵکەیە ماشەڵڵا دەستڕەنگینمان زۆر هەیە ئەمە دەستڕەنگینی نییە پێیان نەڵێن کەسانێک ورد لە کار و پیشەکەی خۆیاندا بەڵام چۆن بتوانن بە سەلامەتی کارەکانیان بکەن بە تایبەتی لەگەڵ ئەو ئامێرانی کە لە ماڵەکانی خۆماندا بەکاردێنرێت بۆ مەبەستەش زۆر بەڕێز بەکەر حسێن سەرۆکی سندیکای پیشەسازی لە قیسلێمانی سندیکای کرێکارانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵماندایە بۆی بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەو ئامێرانە بکەین کە لە ماڵەوە مەترسیدارن کاک بەکر بەخێر بێ ڕۆژێکی نوێ بەیانی باش کاک بەیانیتان باش بەخێر بێ سەرچاوان کاک بەکر لە ئامێرەکانەوە دەست پێ بکەین ئەو ئامێرانی کە لە ماڵەوە ینی هەم هەر لە درێلێکی ئاوە کە لە بەردەستی مندایە هەم لە چاویلکەیەکە ئاوە ئەمە گرینگە بۆ لە ڕەنگە سادەییترینیان بێ و کە ئێمە بە هەندی وەرنەگرین ینی کامانەن دەبێت ئێمە هەست بە مەترسیەکەی بکەین مەڵە دیارە ئەو شتانەی کە بەڕێسان باسان کرد ئەمە لە زۆربەی شوێن و دامەزراوەی کەرتی تایبەت و ئەوەی کە ڕەبتە بە لە ماڵەکان و لە شوێن کارەکانە زۆرە ئەوەی کە ئێوە مەبەستانە ئەمەیە لە ماڵەکانە بەکارێن لەسەر کابرا باخەوان باخی هەیە بەسەم باخەوانە چی بەکارێنێ لە ماڵەوە خەڵکێگەیە بۆ لەحیمکردن ئامێری لەحیم بەکارێنێ کۆسەرە بەکارێنێ ئەوەی کە ئێسایەوە داتانناوە دیارەمانە ترسناکی خۆی هەیە بەڕاستی ئەوەی بەنیسبەتی ئێمەوە ئێمە لە شوێنکارەکانە بواری سەلامەتی هەیە دیارە لیژنە هەیە بە دوواداچوو نەکرێ سەردا نەکرێ لێکۆڵینەوە لەو شتانەکرێ تا چەند شوێنەکە پابندە بە بواری سەلامەتی و تەندروستیەوە بەڵام کابرا لە ماڵۆیە چ لایەنێک پەیوەندیدارە بە سەلامەتیەکەیەوە دیارە هەر خۆیەتی ئەوێ پێی بڵند سەبعسانای ئەوانە دیارە هەر خۆیەتی ئەوەی کە خۆی بەکارێنێ من هاوڵاتیەک لە ماڵ و من هاوڵاتیەکم لە ماڵەوە کۆسەرەیەکمەیە مەسەلەن ئەمەوە پارچەیە ئاسن ببڕمەوە بەڕاستی ئەمە تۆزی ئەشکالە بۆ ئەو کەسی کە بەکارێنێ گەر شارەزایی لێ نەبێت واتە ئەم بابەتانە کە ئێستا ئاماژتان ئاریج ئاماژی پێکرد و بە ڕێزیشتان قسەت لەسەر کرد پێویست نییە لە ماڵە هەبن یعنی وەکو پێویستی ئەگەر شارەزایت لەسەری نیە و خۆت لە مەجاالەکە کار ناکەی نابێت لە ماڵە هەبن تەبیعی ئاساییە لە ماڵەوە هەبێ بەڵام بزانی چۆن بەکارێنی چونکە ئەم ئامێرانە هێزیان هەیە لە کاتی جوڵا کار و کاردانەوەش هەیە بەرامبەری بۆ نمونە من تۆ کۆسەرە ئاسنێکی پێ بڕیتەوە ئەم ئاسنە پاڵ بە کۆسەرەکەەوە نەیە گەر زۆر جار تۆ ئێمە و ئیشە لەوانەیە خۆمانی ئیشەکەمان کرد ببین بیان یا مەسەن کۆسەرەی کارەباییە لە ئەم دەسیانە لە جوڵەیەکە کە تەوازنی دەرچوو کارە ساتێ دروستەکە بەڕاستی واتە تۆ ئەبێ بزانی ئەو زەختەی بەکارێنی بۆ وەستانی ینی مسەیتەربی سەیتەرەکەی بەسەر جیازەکە بزانین چۆن بەکارێنی ئەگینا تۆ بە هێواشیە ڕۆیت لە جوڵەیەکە ینی لە لەرەیەکە تەوازنی ئەم شتە لەوانەیە کۆسەرەکە دەرچی ینی بینی وشمانە زۆر جار لە ئیشەکانە مەسەلەن وەستایە کرێکارێک کاشێکی بڕیوە کۆسەرەکە بەدەستیەوە کە کاشی ئەوڕێ دەرچووە بۆتە هۆی کارەسات بەڕاستی ئاسنگەرێ لە کارگەیەکە کرێکارێک لە کارگەیەکە ئاسنی بڕیوە باوەهەیە بۆچەنێ ئەزممویشیان ئەوانە نەک ئەوە لەو شوێنەشا بواری سەرپەرشتی سێفتیەکە هەیە بواری جلوبەرگ و ئامێرەکان کە بەکارێنی بۆ نمونەوە پیاڵاوی کە بەکارێنی ئەو دەستکێشەی کە لە دەستی دەکەی ئەو عینەکەی لە چاوی دەکەی ئەم شتانەش هەیە حاڵەتەکان زۆر هەیە لەبەرەوە ئەمە پەیوەندی لە ماڵەوە بێ پەیوەندی بە وشیاری کەسەکەوەی بە تایبەت تۆ ئەو جیازان نابێت لە بەردەمی مناڵا بێ بەڕاستی ڕاست یعنی یاریکردنێک بەوە
کارەساتێکی گەورە خۆڵقێنێ لە ماڵەوە هەڵگرتنی شانە بێت لە شوێنێک بێ دوو لە چای بەتەکیدی ئەبێ لە شوێنێکا بێ دوو لایەنی پەیوەندیدار لە ماڵەوە وشیاری خەڵک ینی تۆ ئێستا و جیازە بچۆرە سەری لە گۆگڵ بۆی بگەڕێ بۆ نمونە قووەتی چەنە هێزی چەنە جوڵی چەنە مەسان فڕەکەی چەنە هەمووی تایە بۆ ئەمە ئەم زانیارانە هەموو کەس ترکی پێکا بوون ئەنی لە کورداری خۆمانەڵە نان بۆ نانەوە گۆش بۆ قەساب ئەگەر نان بۆ نانەوە گۆش بۆ قەساب نەبێت من دەست بەمە کارێکی کاری من نییە پیشگەرێک لەوانەیە شارەزا بێ لە شتەکە فەرقی هەیە لەگەڵەوەی خەڵکێک لە ماڵەوە خۆی شتەکە بەکاربێنێ ئەو ڕووداوانی کە هەیە ئێستا پێشینەیەکی هۆشیاریان هەیە ناهۆشیاری بڵم نەگۆشیاری وڵایەوە کەوتۆتە سەر کەسەکە خۆی لەو شوێنانەی کە تایبەتن بەو ئیش و کار لە کارگە و دامەزراوەکانە دیارە کەسانێکگەیە لیجان هەیە ئێستا مەسەلەن لە بەڕێوەبەراتی قایمقامێت لە قایمقامێتی قەزای سلێمانی لیژنەی سەلامەتی هەیە کە ئەو شوێنکارانە گەڕێ و بە دوواداچوون بۆ لە بەڕێوەبەراتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لیژنەی سەلامەتی هەیە ئێمە وەکو خۆمان لای خۆمانەوە لیژانمان هەیە بۆ بە دوواداچوون بۆ ئەو شتانە مەسەلەن شوێنکارەکان ئەگەڕین ئاگاداری کەسەکان دەورا دەکرێتەوە شتەکرێ ڕاهێنانەکرێ ئەمانە هەمووی هەیە بەڵام لە ماڵێکا لەوانەیە بۆ هاوڵاتیەک ئەمە نەبێ هەموو شیارەی نەبێ زۆر باشە کاک وەکرد ڕەنگە هەنێک لەم ئامێرانەش پێویستێکی گرنگ بێ بۆ هاوڵاتی یعنی ئەگەر کەسێک بنمونە باسی ئەم ئامێرایان بکەین ئەگەر باخێکی هەبێ ڕەنگە پێی باشتر بێ خۆی کەمێک بجوڵە لە نێو باخەکەیدا حەزکادارەکانی خۆی بیبڕێتەوە یعنی بابەتێک لەم هەنێک جۆر لەم بابەتانە حەزەکە خۆی ئەنجامی بدا زۆربەی کات ئەڵێ من بۆ خۆم حەزی پێ ئەەکەم بۆ وەکو وەرزشێکە ئەنجامی ئەدەم لە کاتێکا کە ئامێرێکی هاوشێوەی ئەمە ئەکڕن پێویستە چۆنچۆنی شارزایی لەسەری کۆ بکاتەوە چونکە ئاماژەت بۆ کردوتت حتا جۆری گرتنی ئامێرەکە ئەبێ بزانی کە بە چ شێوازێک ئەم ئامێرە بەکارەهێنی ئەم شێوازی بەکارهێنانە پێویستە کێ ڕوونکردنەوەی بداتێ لەسەر ئەوەی کات چۆن بەکاری بێنە من هەروەکو پێشتری شارەتم پێە ئەوە هاوڵاتیەکە لە دەرەوەی هەموو هینەکە بنەماکانە یعنی چۆنەڵێ کارێکی تایبەتی خۆیەتی ئیشی پێەکە لە شوێنێکە لە ماڵەوە ئەکەوێتە سەر و شیاری خۆی تا چەند ئاگاداری ئەو ئامێرەیە چۆن بەکارێنێ لەبەرەوە هیچ کەسێک وەکو پێویست ئەوە نییە یعنی لایەنێکی پەیوەندیدار نییە بڵێن وشیاری بەڵامەوەی کە ئەمانە ئەفرۆشن لە نێو دوکانەکانە خۆیان تا چەند دوکاندارەکان تا چەند شارەزاییان لەسەر ئامێرەکانەیە بۆی کە ڕوونکردنەوە بن بەو کەسانی کە ئامێرەکان ئەکڕن پێم وانە ڕوونکردنەوە شت بەنەو کەسانە ئامێرەکە مەسەلەن شێوەی دروستکردن و شتەکە یا مەسەلە زوقوتەکەی ئەوانە زامە سنگاوە کاکەمە ئەو نە بەقوتەوە ئەو ئەمە ئیتالیە مەسەن نوعەتەکەی مەگەر بزانن یعنی پێی بڵێ یەنادانانی شەکە ئەمە چۆن ئیشی پێەکە چۆن کاری پێەکە چۆن بەکارێت چۆن ئاگاداری خۆی بێ مەسەلەن ترسناکەیەکانی چییە مەسەن خەتەریم ئامێرە چییە لە ماڵا بێ لە بەردەست مناڵا بێ لەمە ئەوە دوور لە بنەماکان هەموو ئامێرێک کەتەلۆکێک و مێنویکی خۆی هەیە لە معلوماتێکی هەیە بەزەم معلوماتانە لەسەر شێوەی پێکاتە و جوڵە و قوت و ئەگەرگەشی بێسە لە یوتیوب بەتوانێت تەماشایشکەوانی مشارە ساتوانی دەیان ڤیددیو کەسێک خۆی خوێنەواری باش بێت و شارەزای ئەی باشە بەکە بۆ پێی کە جەنابتان سەرۆکی سەندیکای پیشەسازی لە قسلێمانی سەندیکای کرێکارانی کوردستانیشن زۆر جار کرێکار دەبینی لە شوێنی کاردا ئەم ئامێرانە لە دەستی دەرەچێ خوا نەخواستە شتێک ئەبێ ڕووداوی نەخوازراومان زۆر هەیە بینیومانە ینی ئەمانە چی؟ ئەمانە هیچ ڕاهێنانێکی پێشوەختی پیشەییان بینیوە لەسەر ئەم ئامێرانە دیارە بەپێی ئەو گرێبەست و شتێکی کە پێشوەخت دەبێت شارەزایی هەبێت ئەمە ئێوە کروتانە بە دیارە زۆر جارەکانەوە گرێبەستی کارەیە لەم گرێبەستا کرێ خاونکار ئیشارەت بە ترسناکی ئیش و کارەکان بە ئەو کەسەی کە دایانێ دیارە بێ کەسێکی کامل بێ لە ڕووی جەستەی و نفسی و دەرونی و ئەوانەوە خەڵکێک بێ پشکنینی بۆ بکرێ ئەمانە خاوەنکار لە بەپێ و گرێبەسە بێ هەموو زانیاریەک با بەو کەسێکەوە ئیشەکە دوو ئەو ئیشەی کەکرێ بێ
کەسێک بێ شارەزا بێ چونکە تۆ ناکرێت زۆر جار بزەبت زۆر جار کەسێکە ئەچێ ئیشی کەسێکی کەیەکە مەسەلەن بەبێ ئاگاش حاڵەتی ئێوە چەنەها جار شتی لێ بۆ تۆ ڕووداوی لێ دروست بووە بەبێ ئاگا چۆتە سەرکارەکە نەشارەزا بووە ئەمانە ئەم حاڵەتانە ڕۆیە بەڵام لەو شوێنانە کارگە و دامەزراوەکان بەڕاستی لیجانی خۆیانەیە خەڵک کەسانێک بە پێی ڕێژەی کرێکارەکە ئەمە کرێکارەکان چەنە لیژە کەسی سەرپەرشتیاری بۆ دانرێ چونکە ئێستا لە بەپێی یاسا ئەوە دیاری کراوە ئیجراعاتەکەی چییە؟ غەرامە بەسەڵەن یاساشە دەرماڵی مەترسی دیاریەکرێ بۆ نمونە ئێستا لە نێو فەرمانگەیە بۆ هەموو فەرمانبەرێکیان ئەوەی کە کارێک دەکات شتێکی پێڵەن دەرماڵی مەترسی ئەمیشانە خۆ زۆر مەترسیدارن جیاوازیان هەیە لە ڕێژەی دیاریکردنی ئەو دەرماڵەیە بۆیان کە ئازانێ ژیانە نەخاتە مەترسیەوە ئەوە بەپێی ئەو گرێبەستەیە کە کراوە مەسەلەن تۆ گرێبەستێکەکەی ئیشەکەی خاوەنکە گرێبەستێکە بووەکە شتەکانی تیا دیاری کراوە ئیشەکە چۆنە موچەکەی مەسا ئەمانی تیا مەترسی کارەکە چییە؟ خۆی لێرا مەترسی کارەکەیە کە ئەو ئینسان ئەو کرێکارە ئەو کارەکە مەترسیەکەی چییە؟ بێ خاوەنکار هەموو لە ئاگاداری کاتەوە لە هەموو مەترسیەکانی دوو پێشوەختە هەموو وەسائلێکی خۆپاراستنی بۆ دابین بکە پێڵاوە جلە کڵاوە دەستکێشە عینەکە ئەگەر شتەکە مەوادی تشک دەر و مەسەلەن ئەمانەی تیابێ بۆ نمونە ئاسنگەرێک ئاگری تیا تیشکەیە ئەمە پێویستە ئەو شتانەی کە هەمووی بۆ خۆپاراستنی کەسەکە دانراوە بۆی دابین بکرێت لە هەموو حاڵەتێکە لە هەموو حاڵەتێکە هەچ شتێک ڕووبە شوێنێک خاوەن کار بەرپرس زۆر باش چونکە ئەمە بە پێی مادەکانی مادی ١٧ لە ئیشارەتی پیاوە جەزاکەی چییە شتەکانی خاڵ بە خاڵ و خۆپاراستنەکە هۆکارەکان چین شتەکانیشی کارەکانیشی بۆ دەستنیشان کردووە کە چۆن چارەسەرەکرد زۆر باشە کاک وەکر ئاماژەت بە هەنێک لە ئەو کەلوپەلانەدا کە لە مەترسی بەکارهێنانی ئامێرەکە دوورت ئەخاتەوە ئەم کەلوپەلانەی وەکو کڵاو و دەستکێش و عینەک و ئەمانە بۆ ئەو کەسانش کە ئامێریکی ئاوا ئەکڕن و لە ماڵەکانی خۆیانە بەکارێن گرنگە لە هەمان کاتە وەک تۆ هەر ئامێرەکە بەکارهێنی ئەزانی مەترسی هەیە گرنگیش بە کەلوپەلەکانی تر بدات و بەکاری بێنە لەگەڵی بە تەکیدی کابرا ئەگەر لە ماڵی شۆ بەکاری بێنێ مەسەلەن لە حیمەکە خۆ پێویستی بە دەستکێژ و پێویستی بە عینەکەیە بۆی چاوی کار نکاتە سەر چای پێویستی بە کڵاوەیە بۆ ئەو پارچانە و جل و بەرگەکەشی ئەو پارچە ئاستنەی ئەو لە کاتی لە حیمکردنە کە دەرەچێت ئەکەوێتە خوارە بکەوێتە سەر جلەکەی بسووتێش مەسەڵەن مادەکەی نایلۆن بێ گەڕگرێ ئەمانە هەمووی زیانە بۆ خۆی یعنی لە ماڵی شۆبێ زۆر تەبێ هەموو ئینسانێک بۆ خۆی خۆپاراستنی خۆی بکە هەچ ئامێرێک بێ هەچ ئەم ئامێرە کارەبانێ بە تایبەت کە ئێستا زۆر بووە کە ئێستا زۆر بەکارێت ینی تۆ کەم کەس لە ماڵەوە ئامێری کارەبایی نەبێ یا مەسەلەن لە گوندنشینەکان ئامێری کارەباییان نەبێ بۆ ئیش پێکردن ئەمانە لە هەموو شوێنە ئەکەوێتە سەر کەسەکە خۆی ئەمانەژە کوچەک نییە بڵێ مۆڵەتی هەبێت هەموو کەسێک ئازادە هەموو ئەم ضرورەتە ضرورەتە لە ماڵەوە هەبێ ضرورەتە مەسەن کابرا پێویست ناکە بۆ شتێکی بەسیت لە گوندەکەی خۆی بێت بۆ شار مەسەلەن ئیشێکی ئاسنگەری بەڵام شارەزایەکی هەبێ پێشوەختە معلوماتێکی وەرگرت بێ زانیارێکی وەرگرت بێ لەسەر و شتانە بۆ خۆپاراستنەکەشی ئەکەوێتە سەر خۆی زانێ ئەوە شتێکە هێزێکی بەقووەتە مەسەن بزانێت چۆن بیگرێ بەڕاستی چۆن ئیشەکەی پێ بکە ئەکەوێتە سەر خۆی کە زانیاری وەرگێ ئەم تەوەری ئەمەش بێگومان هەر بۆ بوو کە کەسێک ئامێرێک لەم ئامێرە ناکڕێت پێشەوەی بیکڕێت بزانێت چۆن مامەڵی لەگەڵاکە چۆن بەکاری دەهێنێت شێوازی بەکارهێنانی بە سەلامەتی چۆنە دەستەکان خۆش بەکرد زۆر سپاس بۆ بەکر حسێن سەرۆکی سندیکای پیشەسازی لە قیسلێمانی سندیکای کرێکارانی کوردستان تەوەرەمان جێگی خۆی گرتێ و کەسانێک کە کار بەماکەن سەر و سەودان لەگەڵ ئەمانەیە هەیە ئیتر لەمەوەلا بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەمامێرە فەرموو
بەڕاستی ئەم تەوەرە زۆر زەرورە نێگومان. مەسەلەی سەلامەتی بەندە بە من و تۆشەوە بە هەر هەموو بە تاکێکی بە تاکەوە ضرورە لایەنی پەیوەنددار حکومەتە ئەو دەستگایانە بەڕاستی لە ڕووی وشیاریوە لە ڕێ ڕاگەیاندنەکانەوە هەستن بەم کارە مەسەرەن دیارە بە تایبەت بووە کەسانێک کە ئیشی خۆیانە سربەخۆ مەسەلەن ئیشێکەکە بەکاریانە جیازەکە ئەمە ضرورە چونکە ئەمە لەم بوارە یاسای تایبەتەیە دیاری کراوە لە ڕووی ئەوە هەر ئێستا لە عێراق مرکزی وەتەنی سەلام و سەحە هەیە هەر مرکزێکی خاصە تایبەتە بە بەم پێک معلومات زانیاری وەرگرتن لەسەر تەندروستی کرێکار و ئەوانە و ئەو ئامێرەشی کە ئیشی پێەکە دەوراتیان هەیە بەس لە هەرێمی کوردستانەوە دیارە تایبەتە بە لیژنەکانی بەڕێوەبەرایەتی کاروانە کە لە شوێنکارەکانە هەم سندیکاکانیش لە شوێنکارەکانە خولی ڕۆشنبیری ئەوی تۆش گرنگە خاڵێکی گرنگە کە وەرشەی تایبەتە بێ خەڵک فێر بکات چۆنە وەرشە هەیە ئێستا مەسەن لە بەڕێوەبەراتی کار و دەسەبەری بەڕێوەبەراتی کار بەشی ڕاهێنان هەیە بەشی ڕاهێنان ساڵانە دەورە ئەکاتەوە خولی ڕاهێنانەکاتەوە بۆ سەرجەم پیشەکان بۆ بوارەکان سەرجەم پیشەکان لەم ڕاهێنانە مامۆسای تایبەت هەیە تایبەت بە بواری سەلامەتی و تەندروستی پیشەیی کاوە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە لە یاسای کاری ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەرکارە لە یاسای کاریشا احتیمامێکی زۆری پیاوێت هەر بەشێکی تیا احتیاطاتی عەمەلە یعنی تۆ لە ئیشکردنە چ شتێک حازرەکەی ئامادەیەکەی بۆ ئیشەکە بەپێی کارەکە دەستان خۆش دەستان خۆش دەستی تۆش خۆش.